بێگومان تاسیریە بێ لەسەر هەریمی کوردستانیش لە دوو ڕوو لەلایەکەوە ئەردوغان خۆی ئەڵێ ئێمە ئەوەی کە نامانەوێت لە سووریا شتێکی وەکو منطقەی شمالی عێراقین و ناڵێ هەریمی کوردستان دروست بێ معنایە دژی ئەمە ئێرەشە بەڵام ئێستا حالیەن وەکو ئەمریکی واقع قوڵی کردنەوە بە تەیارە و بە تۆپوان لە حدودەکانە دەن بەڵام ممکنە کە دەستیان بڕوە پەرلەمان ئیزنی داون داخڵی هەریمی کوردستانیش بن لە لایەکی ترەوە بمانەوێ نەمانەوێت لە هەریمی کوردستان حکوومەت و سەرۆکایەتی و حیزبەکان و هەموو کەس لەگەڵ ڕۆژاوا ئێستا هەرچی ڕوویدا بێ خلافات نەماوە ئێستا هەموو پشتیوانی ڕۆژاواکە زدی ئەوەی تورکیایکە ئەم زدایەتی تورکیا کە هەموو باسیەکەن تەڵەن تاسیریە بێت تورکیا دژیانە بێ